ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. کاردانەوەی توندی ێژەیی بەرامبەر بە داواکاریە نێودەوڵەتیەکان بۆ ڕاگررتنی ئەدامەکان. زیادکردنی باجی چوونە دەرەوە لە وڵات هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیە نێودەوڵەتیەکان. دەورلێدانەوەی گەمارۆ نەوتیەکان بە هێمای ساختەوە لەلایەن ڕژێمی ئێرانەوە. دەست بەسەرکردنی بەهادین ڕەزایی مامۆستای ناوەندێکی پەروەردەی لە سەقس. بەردەوامی هێرشەکانی ڕژێمی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. و دەست بە سەرداگرتنی کاروانێکی دەریایی پشتیوانی فەڵەستین لەلایەن ڕژێمی ئیسرائیلەوە. کاردانەوەی توندی ێژەیی بەرامبەر بە داواکاریە نێودەوڵەتیەکان بۆ ڕاگررتنی لە سێدارەدانەکان. وەڵام حسێن موحسینی ێژەیی سەرۆکی دەستگای دادوەری ڕژێم لە کاردانەوەیەکدا بەرامبەر بە داواکاری نێودەوڵەتیەکان بۆ ڕاگررتنی ئەدامەکان ڕایگەیاند کە حکوومەت هیچ گرنگیەک بەم داواکاریانە نادات. ڕۆژی پێنجشەمە دەیگوڵان موحسینی ێژەیی لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ بەرپرسانی دادوەری بە توندی وەڵامی ڕەخنەگرانی لە سێدارەدانی دایەوە. ئەم لێدوانانە وەک نیشانەیەک بۆ ڕەتکردنەوەی بێ ئەملە و ئەولای داواکاریە دەرەکیەکان بۆ ڕاگررتنی سزای لە سێدارەدان لێک دراوەتەوە. ناوبراو لە درێژەدا جێگیرکردنی سزای لە سێدارەدان و ڕێکارە دادوەریەکانی بە داواکاری ڕەوای جەماوەر ناوبرد و جەختی کردەوە کە دەستگای دادوەری لە دادگایی کردن و سزادانی ئەو کەسانەی کە بە تاوانبار یان دەزانێت کەم تەرخەمی ناکات. زیادکردنی باجی چوونە دەرەوە لە وڵات هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانیە نێودەوڵەتیەکان. لەگەڵ دەستپێکردنەوەی بەشێک لە گەشتە ئاسمانیە نێودەوڵەتیەکان لە ئێران نرخی نوێی باجی چوونە دەرەوە لە وڵات بۆ ساڵی 1405 تاوی با شێوەی قۆناغبەندی جێبەجێکرا. بە پێراپۆرتەکان لە ساڵی 1405دا هاوشێوەی ساڵی ڕابردوو باجی چوونە دەرەوە لە وڵات لە 3دا بۆ گەشتی یەکەم، دووەم و گەشتەکانی تر دیاری کراوە. بە پێم نرخە نوێیانە ئەو گەشتیارانەی بە مەبەستی گەشت و گوزار لە وڵات دەچنە دەرەوە دەبێت بۆ گەشتی یەکەم 900,000 تمەن، بۆ گەشتی دووەم 1,500,000 تمەن و بۆ گەشتەکانی دواتریش 2,200,000 تمەن بدەن. جێبەجێکردنی ئەم زیادکردنە لە کاتێکدایە کە دەستپێکردنەوەی قۆناغ بە قۆناغی گەشتە نێودەوڵەتیەکان هاتوچۆی گەشتیاران دوای ماوەیەک لە سنووردارکردن زیاتی کردووە. دەوەرلێدانەوەی گەمارۆ نەوتیەکان بە ناسنامەی ساختەوە لەلایەن ڕژێمی ئێرانەوە. لە دوای تونکردنەوەی گەمارۆ دەریایەکانی سەر بەندەرەکانی ئێران، راپۆرتەکان باز لە چالاکیە و نەوت هەڵگرانە دەکەن کە بە ساختەکردنی شوێن و هێماکانیان بە شێوەیەکی نهێنی خەریکی گواستنەوەی نەوتی خاوی ئێرانن. بە پێراپۆرتە هەواڵگریە دەریایەکان هەندێک لەو نەوت هەڵگرانەی کە لە ژێر سزاکانی ئەمریکادان بە دەستکاریکردنی داتەکانی GPS وانیشان دەدەن کە لە نزیک کەنداوەکانی عێراقدان، لە کاتێکدا لە ڕاستیدا لە بەندەرەکانی ئێرانەوە نەوت بار دەکەن. کۆمپانیایەک ڕێگەیاندووە ئەم کەشتیانە بە مەبەستی شاردنەوەی چالاکیەکانیان داتاکانی سیستەمی GPS ساختە دەکەن و ڕێڕەوەکانیشیان دەشارنەوە. بە پێم راپۆرتە 4 نەوت هەڵگری زۆر گەورە لە زمرەی ئەو گەشتیانن کە لەو ئۆپراسیۆنەدا بەشدارن. دەوترێت ئەم نەوت هەڵگرانە ئاڵای وڵاتانی وەکو کووراساو و مالاوی بەکاردەهێنن بە بەڵگەنامەی ساختەوە کار دەکەن. هۆشداری لەبارەی پەرسەندنی هێرشە بە وەکالەتەکانی پەیوەندیدار بە ئێران لە ئەوروپا. شارەزای کەمنی لە ئەوروپا هۆشداریدا لە زیادبوون و پەرسەندنی ئەو هێرشانەی کە دەدرێنە پاڵ ئەو گروپانەی کە سەر بە کۆماری ئیسلامیە و ڕایگەیاندووە کەم هەڕەشانە دەکرێت هەڕەشە بن بۆ سەر وڵاتانی تر و سێنن. مامۆستایەکی زانستە ئەمنیەکان لە کینگس کۆلێژی لەندەن لە کاردانەوەیەکدا بەرامبەر بە هۆشداری دەستگای ئەمنیەکانی ئەوروپا ڕایگەیاند شێوازی ئەو هێرشانەی کە دەدرێنە پاڵ گروپی حرەکەت ئەحساب ئەلئەمین ئەلئیسلامیە لەگەڵ شێوازە ناسراوەکانی سوپای پاسداران یەک دەگرێتەوە. ئەو هۆشداریدا کە ئەگەر گوشارەکان بۆ سەر تاران زیاد بکەن ئەگەری پەرسەندنی ئەم جۆرە هێرشانە بە وڵاتانی تری وەکو ئەڵمانیاش هەیە. هاوکات لێکۆڵینەوەکان لە بەریتانیا و فەڕەنسا نیشانی دەدەن کە هێرشەکانی ئەم دوایی سەر ئامانجە جوولەکەکان، ئیسرائیلیەکان، ئەمریکیەکان و هەروەها نایارانی کۆماری ئیسلامی لە چەند وڵاتێکی ئەوروپایی لە چوارچێوەی هەڕەشە پەیوەندیدارەکان بە ئێرانەوە لێکۆڵینەوەیان لێ دەکرێت. دازبەسەرکردنی بەهادین ڕەزایی مامۆستای ناوەندێکی فێرکاری لە شاری سەقس.
بەهادین ڕزایی هاوڵاتی خەڵکی سەقز و مامۆستای ناوەندێکی فێرکاری لەلایەن هێزەکانی داری سڵاتەوە دەست بەسەر کراوە بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بە پێی هەواڵە گەیشتوەکان ڕۆژی چوارشەممە نۆی گوڵان هێزەکانی داری سڵاتی ڕژێم بە ئەڵکوتانە سەر شوێنی کاری بەهادین ڕزایی لە گەڕەکی بەهارستانی سەقز دەست بەسەر کراوە. راپۆرتەکان باز لەوە دەکەن کام دەست بەسەرکردە بەبێ نیشاندانی حکمی دادوەری بوو ئەم هاوڵاتیە دوای دەست بەسەرکردنی بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. تا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەش هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و ئەوتۆمەتانایی کە خراونەتە پاڵی و شوێنی ڕاگررتنی بڵاو نەکراوەتەوە. پێگەێنانی هاوپەیمانێکی نێودەوڵەتی بۆ دابینکردنی ئاسایشی گەروی هورمز. دەوڵەتی ئەمریکا خەریکی لێکۆڵینەوەی بۆ پێکهێنانی هاوپەیمانێکی نێودەوڵەتی بە مەبەستی زامنکردنی ئازادی کەشتیوانی لە گەروی هورمز. بە پێی بەڵگەنامەیەکی ناوخۆی وەزارەتی دەروی ئەمریکا کە دەستی ئاژانسی ڕۆیتەرز کەوتووە. ئەم دەست پێشخەریە بە ئامانجی پاراستنی ڕێڕەوە گرنگە دەریایەکان و زامنکردنی ڕۆیشتنی وزە لە ناوچەکەدا پێوشوێنی دەگرێت و بە پێم پلانە بەشی دیبلۆماسی هاوپەیمانیەکە لە ئەستۆی وەزارەتی دەروی ئەمریکا دەبێت بۆ هەماهەنگی لە نێوان وڵاتان و پیشەسازی کەشتیوانیدا. هاوکات پێنتاگۆن لە ڕێگەی فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکام بەرپرسی هەماهەنگی هاتوچۆی دەریایی و پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ ئەو کەشتیانە دەبێت کە بەناو گەروی هورمزدا تێدەپەڕن. داواکاری ڕژێمی ئیسرائیل بۆ سنووردارکردنی کاتی دانوستانەکان لەگەڵ لوبنان. بەنیامین ناتانیاهۆ داوای لە دۆناڵد ترامپ کردووە ماوەی دانوستانەکان لەگەڵ لوبنان بۆ 2 تا 3 هەفتە سنووردار بکات. بەوتەی بەرپرسانی سەربازی ئیسرائیل بەردەوامی هێرشەکانی حیزبوڵای لوبنان بۆ سەر هێزەکانی ئیسرائیل و شارۆچکە نشینەکانی باکووری ئەو وڵاتە هەلی گەیشتن بە ڕێکەوتنی کەم کردوێتەوە و کاریگەری نەرێنیشی لەسەر توانای بەرپەشدانەوەی سوپای ئیسرائیل هەبووە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە ڕژێمی ئیسرائیل بە ئەمریکای ڕاگەیاندووە لە ئەگەری بێیاکانبوونی دانوستانەکان لەو ماوە دیاریکراوەدا تا ناوەڕاستی مانگی ئایار ئەگەری هەیە پلانە پێشووەکەی خۆی بۆ فراوانکردنی ئۆپراسیۆنە سەربازیەکان دژی حیزبوڵڵا جێبەجێ بکات. بەردەوامی هێرشە کوشندەکانی ڕژێمی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. وەزارەتی تەندروستی لوبنان ڕۆژی پێنجشەمە دەیگوڵان گیان لە دەستدانی 9 کەسی لەوانە 2 منداڵ و 5 ژن لە هێرشە نوێیەکانی سوپای ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان ڕاکەند. بە پێڕاپۆرتەکان سوپای ئیسرائیل ناوچەیەکی بە قوڵای نزیکەی 10 کیلۆمەتر لە باشووری لوبنان وەک هێڵی زەرد دیاری کردووە. ناوچەیەک کە تێیدا ئۆپراسیۆنی ڕووخاندن ئەنجام دەدرێت و چوونی پێامنێران و دانیشتوان بۆی قەدەخەکراوە. سەرڕای ئاگربەس راپۆرتەکان باز لە بەردەوامی گرژیەکان لە ناوچە سنووریەکان دەکەن، شوێنێک کە لە ڕۆژانی ڕابردوودا چەندین جار بووە تا ئامانجی هێرشەکان و نیگەرێنیەکان سەبارەت بە دۆخی مەدەنیەکانیش زیادی کردووە. دوایین هەواڵ دەست بەسەرکردنی کاروانێکی دەریایی لە ئەنگری فەڵەستین لەلایەن ڕژێمی ئیسرائیلەوە. سوپای ڕژێمی ئیسرائیل نزیکەی 175 چالاکوانی لایەنگری فەڵەستینی کە لە چوارچێوەی کاروانێکی دەریاییدا بەرەو کەرتی خەزە بەڕێوە بوون لە نزیک ئاوەکانی یۆنان دەست بەسەر کرد و بۆ ئیسرائیلی گواستنەوە. بە پێی راپۆرتەکان لە نێوان دەست بەسەرکراواندا لە نیکەم 15 هاوڵاتی فەڕەنسی هەن کە لەگەڵ کاروانێکی بەلەم و کەشتیەکاندا خەریکی گواستنەوەی یارمەتیە مرۆیەکان بۆ غەزە بوون. ئەم کاروانە کاڵگری خۆراک و دەرمان بووە لە دوورگەی سیسیلەوە بەڕێکەوتە بوو و بەوتەی ڕێکخەرەکانیشی لاوە نێودەوڵەتیەکانە و لە نزیک دوورگەی کریت لە مەودای نزیکەی 1100 کیلۆمەتری غەزە کەوتوێتە بەر هێرشی هێزی دەریایی ئیسرائیل. زانیاری زیاتریش لەسەر دۆخی دەست بەسەرکراوان و کاردانەوە فەرمیەکان بۆ ئەم کارە بڵاو نەکراوەتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و سەدێکی باش بۆ هەموو لایەکتان.